تەمەنی زیاتر لە 90 ساڵە و هەرگیز سواری ئۆتۆمبیل نەبووە. پێیەکانی بوونەتە گرنگترین ئەمڕازی گواستنەوە لە ژیانیدا. لە منداڵی و گەنجەتی و پیریشدا حەزی لە سواربوونی ئۆتۆمبیل نەبووە. چارە نەبوو مەگەر چوومە تا ڕاپەدوون و هاتووە چارەکان من با لە چارەکان ڕۆشن چارەکان لە دوای من هاتوون. بە پێڕۆشتن وەی لێکردووە لە تەمەنێکی زۆردا هەست بە تەندروستێکی باش بکات. زۆرجار لەگەڵ خێزانەکەیدا بەپێ دەچن بۆ بازاڕ. لە کاتی گەڕانەوەدا دایە سەعدیە بە پاس و مام عوسمانیش بەپێ دێتەوە. چەند جارێ لە بازاڕ من چووم لەگەڵیا بازاڕ کەین بە یەکەوە مژن و پیاوەچن کەچی منی جێهێشتووە مە ڕۆی من ناتوانم وەک تۆ بڕۆم تۆ بە خاویە ڕۆیت و ئیتر وەڵا جاروا بۆ من چوومەتە پاسەکەەوە خۆم لێ شاردوتەوەمە مادام جێمێڵی وەڵا بێ منش بڕۆم بە پاس بڕۆمەوە من هاتوومە ئەو هاتۆ من کاتێمە ئەو لە ماڵۆیە ئەی بڕۆ تۆ بە خۆت لە پاسە دانیشیت و منەوە تا پێش تۆش گەشتمە. هەندێک جار لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر یان سەدان کیلۆمەتری بەپێ بڕیوە. هەرچی ئەم ناوە هەیە هەرچی دارە و ئەملا و ئێلان و پێنجێن و کچی بە پیاتوە چون بە کەرکوو لە ئەوە چەیتەرە بوو لە چەیتەرەکە لە ڕێم کرد و لەوێ و بە پیات بوو نەوچەم زۆر. لە ماڵەوە 3 ئۆتۆمبیلیان هەیە و هیچ ئەندامێکی خێزانەکەیان نەیانتوانیوە باوەڕی پێبێنن ئۆتۆمبیل وەک ئامڕازێکی گواستنەوە بەکاربێنێت. لە دەرەوە شەر کەسێک دەیەوێت سوار ئۆتۆمبیلەکەی بکات بە نەخێر وەڵام دەداتەوە. مام عوسمان کاریگەری لەسەر هاوڕەکانیشی جێهێشتووە بۆ بازاڕ و مزگەوتی ژوای لێکردوون کە بەپێ بڕۆن. حاجی غەلیفا منیشی فێری بەپێ کردووە ئەڵێ بەپێ بڕۆین ئەچین بۆ مزگەوت بەپێ ڕۆین ئەڕۆینەوە هەر بەپێ ڕۆینەوە ئەچین بۆ شوێنێک هەر بەپێ ڕۆین ئەگەر ڕۆژێک بەپێ نەڕۆم داروای لێڕاتم بۆ بازاڕ هەر بەپێ ئەچم لە هاوینەوە ڕۆم ئەچم بۆ بازاڕ بەپێوە. پێدەچێت مام عوسمانیشێک بێت لەو مرۆڤە دەگمەنانەی لەم سەردەمی جەنجاڵی و پێشکەوتنی تەکنەلۆژیا و کەمبوونەوەی کاتدا وەک کەسێکی کلاسیک و پێچەوانی ئاڕاستەی ژیان بەڕێ بکات. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.